دهمین ساڵڕۆژی لە سێدارەدانی چوار شەهیدی ئازادیخواز و تێکۆشەری گەلەکەمان بە ناوەکانی فەرزاد کەمانگەر، عەلی حەیدەریان، فەرهاد وەکیلی و شیرین عەلەمهولی کە بە دەستی ناپاک و ترۆریستی کۆماری سێدارەی ئیسلامی ئێران لە سێدارە دران. هەروەک چۆن پێشتر بە جنایەتەکانی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەیویست گەلی کورد لە مافی ڕەوای خۆی و ئازادی دوور بخاتەوە و تەسلیمی بکات، لە کەسایەتی چوار ڕووناکبیر و ئازادیخواز ویستی دەنگی ئازادیخوازانەی گەلەکەمان بێدەنگ بکات. تێکۆشانی ئەو چوار هەواڵە ناڕەزایەتیک بوو لە بەرامبەر داگیرکاری، زڵم و زۆر، ترۆر، ئیعدام، ئەشکەنجە و زیندانیکردن، هەروەها بەسەدان کێشەی کۆمەڵایەتی تر وەک بێکاری، مەواد مخەدر، فساد و بێئەخلاقی، سیاسەتی بەسیجکردن بە کرێگیراویەتی و جاشایەتی کە لەلایەن کۆماری سێدارەی ئێران لەسەر کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە ئەبرد بوو. داگیرکەرانی کوردستان بە درێژایی مێژوو سیاسەتی ئاسیمیلاسیۆن و لە ناوبردنیان لەسەر گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستان پەیڕەو کردیە و لەسەر ئەو سیاسەتە بەردەوامن. گەلی کورد بە درێژایی مێژوو کۆمەڵکشت، ترۆر و ئیعدام کریا، بەڵام بە پێچەوانەی ئەو کە داگیرکەران دەیانویست کورد چاوترسێن بکەن و لە مافی ڕەوای خۆی دووری بخەنەوە، گەلی کورد بە تێکۆشانێکی بەهێزتر لە هەموو مەیدانەکان لە بەرامبەر داگیرکەران بەتایبەت دەوڵەتی داگیرکەری ئێران خەبات دەکات. ئەمڕۆ بە سەدان و هەزاران فەرزاد، عەلی، فەرهاد و شیرین لە ناو تەبگەری ئازادیخوازی ئاپۆیی چەکی شەرەف و شۆڕشیان کردێ شانە دژ بە خەیانەت و داگیرکەری و بۆ دامەزراندنی کوردستانێکی ئازاد و دموکراتیک خەبات و تێکۆشان ئەکەن و تۆڵەی هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی دەکەنەوە. ئێمە وەک چالاکوانانی سیاسی و مەدەنی و کمیتەی ماڵباتانی شەهیدانی کوردستان سەرەڕای شەرمەزار و محکومکردنی کۆماری سێدارەی ئیسلامی ئێران پەیمانی خۆمان لەگەڵ شەهیدان دووبارە ئەکەینەوە و تا گەیشتن بە هیوا و ئاواتی سەرجەم شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان کە بنیادنانی کوردستانێکی ئازاد، دموکراتیک و خۆبەڕێوەبەرە دەست لە تێکۆشانی خۆمان بەر نادەین. لەسەر ئەو ئەساسە ئەڵین شەهیدان خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتەن. شەهید نامەرێ، شەهید نامەرێ، شەهید نامەرێ. مژی سەرۆکا بوو.